بەڵێ سلااوان لێبێ ئەم کاتتان باش دیارە کاتژمێر 25 خولەکی سەلەبیانی ئەمڕۆ لە نزیک بەنزینخانەی بینایی ڕووداوێکی هاتچۆی خورس ڕوویدا. ڕووداوەکە بەهۆی بار هەڵگرێکەوە بووە کە بە ئاراستەی بڵین سیستار کە بە ئاراستەی دەچوونە سلێمانی هاتۆتە خوارەوە دەوترێت کۆنتترۆلی خۆی لەدەست داوەوە ئیسۆپی نەماوە بەهۆیەوە حەوت ئۆتۆمبیلی دیکەی بەخۆیەوە تووشی ڕووداوی هاتچۆ کرێەوە شێلاوێتی. بەداخۆ لە ڕووداوەکە 5 کەس بریندار بوون کە یەکی لە بریندارەکان بەپێی وتەی بەشێک لە شار حاڵەکان و تەندروستی دەوتێت دۆخی تەندروستی باش نییە و ئێستا لەژێر چارەسەری پزیشکیدا. ڕووداوەکە کۆتایی پێهاتووە ئەو ئۆتۆمبیلانەی کە لە ڕووداوەکەدا تووشی شێلان بوون لێرە لابراون و خەریکن تیمەکانی بەرگری بەرگری بڵێن فریاکەوتن و هەروەها هاتچۆی سلێمانی شقامەکە پاک دەکەنەوە. کاک بەهمەنم لەگەڵە بەڕێبەری هاتچۆی ناوشارە لەسەر ڕووداوەکە و کۆی ئەو ڕووداوی کە ڕوویدا زانیاریەکان بۆمبازەکە کاک بەمەن سپاس بۆ جەنابێت. سپاس دەکەم ئێوەش مادوونە بن دەمەوێت پێم بڵێ ئەم ڕووداوە بەوردی چۆن ڕوویدا و چەند کەس بریندار بوون هۆکاری ڕووداوەکە چی بوو؟ ئەم ڕووداوە لە کاتژمێر 11:20 بۆ 11:30 ڕوویدا لەسەر شەقامی بازرگانیی مەلیک مەحموود لە نزیک بەنزینخانەی بینایی. ئەگەر دروست بڵین لە نزیک پۆلیسی فریاکەوتن 104. ئەم ڕووداوە ژمارەی ئۆتۆمبیل بەشدار بوویان لە ڕووداوەکەیە بوون تووشی ڕوودا بوون کە 8 ئۆتۆمبیلە. تەبەن ئەگەر باز لە ڕووداوەکە کەین ڕووداوەکە ئۆتۆمبیلێکی بار هەڵگر خۆتان نەزانن جوگرافیای شوێنەکە هاتنە خوارەوەیەکەیە. ئەم ئۆتۆمبیلە بەهۆی نەبوونی برێک یان دروست بڵێن کەمکوڕی لە ئۆتۆمبیلەکە شۆفێرەکە کۆنتترۆل لە دەزەدا ناتوانێت سەیتەرەی خێرایی ئۆتۆمبیلەکەی بکە و بوونی لەمپەرێکیش کە هۆکار ینی فاکتەرێک بۆ کۆبوونەوەی ئۆتۆمبیل و ڕیزبەندی ئەو ئۆتۆمبیلانە کە تەبەنەوە لەمپەرە بۆ کۆنتترۆلکردنی خێرایی ئۆتۆمبیل لەسەر ئەو شەقامە بووە. حاڵەتی لە دەزانی کۆنتترۆلی ئۆتۆمبیلە باڵ هەڵگرەکە بەرکەوتنە بێ لەگەڵ ئۆتۆمبیلانەی کە ڕیزبەند بوون بۆ لەمپەرەکە کە ژمارەیان دوای لێکۆڵینەوە کە ژمارەی ئۆتۆمبیلەکان 7 ئۆتۆمبیل بووە و ئۆتۆمبیلە بار هەڵگرەکەش 8 ئۆتۆمبیل بووە. لە نێو ئەم ڕووداوەیە تەبەن ئاشکرایە کە ژمارەیە قوربانی یان زیانی گیانی هەبووە بە برینداربوونی شۆفێر و سەرنشینی ئەو ئۆتۆمبیلانەی کە بەشدار بوون لە ڕووداوەکە. بەسپاسەوە بۆ برادەرانی فریاکەوتن و تەندروستی کە بە چەندەها تیم بەشدار بوون کە سەرجەم بەرکەوتە یان زیان پێکەوتەکانی ڕووداوەکە لە مەوقع چارەسەری سەرەتایی و خێرایان بۆ کرا لە شوێنەکە و 5 لە بریندارەکان یان سەرنشین و شۆفێری ئۆتۆمبیلەکان پێویست بوو بگەندرێتە نەخۆشخانە بۆ چاودێری زیاتر و چاودێری پزیشکی لە نەخۆشخانە و یان چارەسەرکردن و ئەنجامدانی نەشەرکردی و ئەوەی کە پێویست بێت و دیارە ئەوە ئیختصاسی خۆیانە کە گواسیانەتەوە بۆ نەخۆشخانە. ئەگەر باز لە هۆکاری ڕووداوەکەشکەین هۆکار ڕووداوەکە گەڕێتەوە وەکو زانیاری سەرەتایی وەکو لێکۆڵینەوەی سەرەتایی تەبەن دوجار دادگا بڕیار لە دۆسەکەدا بەڵام ئەوەی زانیاری سەرەتاییە بەهۆی لە دەزانی کۆنتترۆلی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکە و ڕاماڵین یان بەرکەوتنی بەر ئۆتۆمبیلە تایبەتەکان کە ژمارەیان 7 ئۆتۆمبیلە هۆکاری ڕووداوەکە گەڕێتەوە بۆ شۆفێری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکە تۆڵی ئۆتۆمبیلەکەی هۆکارە بێ بۆ ئەمە ینی چێک نەکردنی ئۆتۆمبیل پێشوەختە یان ئەو کێشانی کە لە ئۆتۆمبیلەکەی مەسەرەن هۆکاری ئەوە بوو بێت مەسئولیات یان بەرپرسیارەتی هەموو ئۆتۆمبیلێک بەدڵنیاییەوە بەپێی یاسا لە ئەستۆی خودی شۆفێرایە هەم چاودێریکردنی باری مەرجی تۆنتۆلی لەسەر ئۆتۆمبیلەکە و لەگەڵ جڵەوکردن و مانۆرکردن جڵەوکردنی سوارڕەوەکان لە ئەستۆی شۆفێرە هەر هەڵەو کەمکوڕیەکیش لە ئەنجامی ئەم حاڵەتانە لە خراپ مامەڵەکردنی مانۆڕەکان و یان کۆنتترۆلکردنی ئۆتۆمبیلەکە و بوونی کەمکوڕی لە مەرجەکانی تونتۆلی لەسەر ئۆتۆمبیلەکە بەپێی یاسا لەسەر خودی شۆفێرەکە دانرێت. ئێستا ئێوە ڕێکاری یاسایی وەکو هاتوچۆ چیەگرنە بەرامبەر ئەم ڕووداوە؟ بەڵێ تەبەن ئەمە کۆنووسی بۆ کرێت تەختیتی ڕووداوەکەیە کرێت لایەنی بەرپرسیاری ڕووداوەکە هەواڵەی مرکزی شۆرتەیە کرێەوە دۆسەی لێکۆڵینەوە و ڕووپێ و وێنەکێشانی ڕووداوەکەیە کرێت و راپۆرتی ڕووداوەکەش بە هەمان شێوە هاوپێچەکرێت و ئاڕاستەی کەرتی پۆلیس دەکرێت و دوابڕیاریش ئەوانیش بە هەمان شێوە لە کەرتی پۆلیس وتەی
ئەو سەررجەم بەشداربووانی ڕووداوەکە وەرەگیرێ شۆفێر و هەندێک جاریش سەرنشینی ڕووداوەکان بۆ وەکو شایەتی بۆ ئەنجامدانی ڕێکاری یاسایی و دوجاریش کەرتی پۆلیس هاواڵی بەڕێزدادوەری لێکۆڵینەوەکە و دوجار ڕێڕەوی یاساییە گرێت و بۆ بڕاردان. سواز بۆ جەنابەت دەستان خۆش بێ بەڵێ ئەوە کۆی زانیاریەکار بوون لەسەر ئەو ڕووداوی هاتوچۆیی کە کاتژمێر 11 خولەکی پێشنیوەڕی ئەمڕۆ لە شەقامی باسنەی مەلێک مەحموود لە نزیک بەنزیخانەی بینایی ڕوویدا و ئێستا بە تەواوی ئەو ئۆتۆمبیلانەی کە تووشی ڕووداوەکە بوون لێرە لابراون و شەقامەکە پاک دەکرێتەوە لەلایەن تیمەکانی شارەوانی و هەروەها تیمەکانی بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی شەقامەکە پاک دەکرێتەوە بۆی ڕێگەکە بکرێتەوە ئەو ڕێگەیە لە پێش کاتژمێر 11 خولەکەەوە بە تەواوەتی داخرا و ئاراستەی چوونە دەرەوە لە سلێمانی بە سەرجەم ئۆتۆمبیلانە تەنها یەک ئاراستە لێرە هەیە و ئەو ئاراستەیە هاتنە بۆ نێو سلێمانی کە قەرەباڵخی و ئاسەنگی زۆری هاتوچۆی دروست کردووە یعنی تقریبان لە کۆتایی پاکردنەوەی ڕێگەکان کەمێکی دیکە ڕێگەکە دەکرێتەوە هاتوچۆ لە ڕێگەکەدا ئاسایی دەبێتەوە بەڵێ وەزانیاریەکان بوون لەسەر ئەو ڕوودا و هاتوچۆی کە پێشنیوەڕی ئەمڕۆ لە شەقامی بازنەی مەلێک مەحموود ڕوویدا بەڵێ